جێی سوپاس و پێزانینێکی گەورەیە کە ئەم میلەتەی ئێمە بتوانێت سەردار و سەروەرەکانی خۆی لەبیر نەکا و ئەو خەبات و تێکۆشانەی کردویانە لە پێناوی سربەخۆی ئەم وڵاتەیە خەباتی نیشتیمانی و ئامانجی نیشتیمانی و ئینسانی ئەم وڵاتی ئێمەیە هەرگیز دیاریان نەکەین نەوەکان یەک بەیەک یەک لە دوای یەک بتوانن ئەم ڕۆژگارانە ئەم دیمەنانە ئەم وێنانە وەکو وێنەی زیندوو بۆ خەباتی ڕەوای میلەتەکەی ئێمە پیشان بن و ئێمەش بتوانین لە هەر دۆخ و سەردەمێکە پشتمان لە یەک نەبێ ڕۆمان لە یەک بێ کۆ ببینەوە دەستی یەک بگرین پشتی یەک بگرین پشتی یەک نەشکێنین بۆ ئەوەی لە ڕابردووە بەهۆی ناکۆکی و دووبەرەکیەوە لە دەستمان ناوە بتوانین لە ئەمڕۆیە بەیەکەوە بوون و یەک ڕیزی و تەباییمان و یەکبوونمان ئامانجی هەمووم بەڕێزانە بە ئومێدی ئیستیقلال بەو ئومێدەی کە لە شێخی نەمر و لە دوای دەسەڵاتی بابانەکانەوە ئەم بنەماڵە بەڕێزە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسێتەوە ئەتوانن جڵەوی دەسەڵاتدارێتی لەو بارودۆخە سەختەیەتی بگرن چۆن لە ململانەی ڕۆم و عەجەمەوە لە سەفەوی و عوسمانیەوە لە مەشروطەی ئێران و لە مەشروطەی تورکیاوە بتوانن هەرێمی کوردستان بەم پێکاتەی ئێستا وە کوردستان کە ویلایەتی مووسڵ بۆ لەو کاتەیە چۆن خەباتی بۆ بکەن چۆن بۆی تێبکۆشن توانیوێتی بۆ یەکەم جار یەکەم حکومداری لە کوردستانە دروست بکە لە ساڵی 1922 دوای ئەوەی لە 1970ەوە حکومداری سلێمانیە کەوێتە دەست دوای ئەوەی کە یەکەم جار مەندووبی بەندەنی بەریتانیایەتە ئێرە و کەسە دەستەبژێرەکانی وەکو بەڕێستان لەگەڵ شێخ مەحموود داوای سربەخۆیی و ئیستیقلالی کوردستانەکەن کوردستانێکی سربەخۆەکەن کە هێشتا دەوڵەتی عێراق دانەمەزراوە